ئاسایشی سلێمانی دزێک دەستگیر دەکەن نزیکەی 13 ساڵە بە چەندین ڕێگا و شێوازی جیاواز دزی لە ماڵان و دوکانداران دەکات و چەندین ڕێگای لە دەرەوەی یاسا و تاوانکاری ئەنجام داوە. بەپێی زانیاریەکانی گەلی کوردستان کە لە ئاسایشی سلێمانی و دەستی کەوتووە، ناوی میمسین میمە و لەدایکبووی ساڵی 1970 و شارەزایەکی زۆری هەبوو لە دزیکردن و لەسەر بنەمای سکاڵا و چەندین هاوڵاتی ئاسایشی سلێمانی پاش بە دوواداچوونی ورد و لێکۆڵینەوە توانراوە ئەم دزە شوێن و جێگەی دەستنیشان بکرێت و دەستگیر بکرێت. بەپێی ڕاگەیەندراوی ئاسایشی سلێمانی لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی ئاسایشی پارێزگای سلێمانی بە مەبەستی پاراستنی سەر و ماڵ و کەرامەتی هاوڵاتیان و جێبەجێکردنی یاسا و ڕێگریکردن لە هەر تاوانێک و بەدواداچوون بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی پاش ئەوەی لە ڕۆژی 24 پێنجی 2020 لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا زانیاریمان پێگەیشت دزی لە ماڵی هاوڵاتیەک دەکرێت لە گەڕێکی ڕزگاری شاری سلێمانی لە کاتێکدا خاوەن ماڵەکە لە سەردانی ماڵان دەبێت و بڕی 33 ملیۆن و 930 هزار دینار چاپی عێراقی و بڕی 6,800 دۆلاری ئەمریکی و نزیکەی 60 مسقال ئاڵتون لێ دزیون. دواتر هێزەکانی ئاسایشی سلێمانی دەست دەکەن بە لێکۆڵینەوە و کۆکردنەوەی زانیاری و وەرگرتنی فەرمانی بەڕێزدادوەر لە پێشنیوەڕۆی ڕۆژی 27 پێنجی 2020 کەسێک دەستگیر دەکەن کە ئەم تاوانانەی ئەنجامداوە و دانیشتووی هەمان گەڕەکە بە ناوی میم سین میم لەدایکبووی ساڵی 1970 و کووردە. ئەم کەسە شارەزایەکی زۆری هەیە لە دزیکردندا و زۆر بە لێزانانە دزی لە 7 ماڵی تر لە ناو شاری سلێمانی کردووە و سەرجەم ئەو ماڵانەی دزی لێکردون بریتێ لە 8 ماڵ و دانی ناوە بە سەرجەم تاوانەکاندا. لە دوای دەستگیرکردنی ئەو کەلوپەلە دزراوانی پێی گیراوە بریتین لە 33 ملیۆن و 930 هزار دینار چاپی عێراقی و بڕی 6,800 دۆلاری ئەمریکی و نزیکەی 60 مسقال ئاڵتون و چەندین کاژمێری گرانبەها و 48 بۆنی گرانبەها و 2 دەمانچەی چواردەخۆر و 1 دەمانچەی تۆپڵی و بڕی 118 فیشەکی کڵاشینکۆف و 17 پاکەت فیشەکی جۆرا و جۆردا. تاوانبار ڕوبەڕووی یاسا کراوەتەوە و لێکۆڵینەوە لە کەیسەکەی بەردەوامە.